بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان و هاوڕێیانی هەڵسوراوی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. جارێکی تر لێرەوە و لە پەنجەرەی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوانەوە هاتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە ئێوەی ئازیز و خۆشەویست لە هەموو ژنانی ئازادیخواز و تێکۆشەر لە هەموو کرێکاران لە کوردستان، ئێران و هەموو جیهان پیرۆزباییەکەی. ئەگەر لە بیرتان مابێت کە حتمەن لە بیرتانە، لە بەرنامەی هەفتەی ڕابردووی کۆمەڵە و هەڵسوراوان ڕامانگەیاند کە بە بۆنەی هاتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژن، دوو هەفتەی داهاتووی کۆمەڵە و هەڵسوراوانمان تایبەت کردووە بە پێشوازیکردن لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. بەرنامەی هەفتەی ڕابردوومان پێشکەش کرد و دوا بە دوای ئەو بەرنامە و بەرنامەی ڕاستەوخۆی 2 هەفتە بەر لە ئێستا ژمارەیەک لە ژنانی هەڵسوورا و تێکۆشەر لە شارەکانی کوردستانەوە چ وەکو خۆیان چ وەکو نوێنەری ژمارەیەک لە ژنان پەیوەندیان پێوەگرتین و داوایان کرد کە کێشە و گرفتەکانی ئەوان هەم لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوانی ئەم هەفتە و هەم لە بەرنامەی ڕاستەوخۆوە ئێمە منعکس بکەینەوە. وعدم پێتان دا کە ئەو کارە ئەکەین، بەڵام هەر لەویش بە ژمارەیەک لە هاوڕێیانی ژن کە پەیوەندیان گرت بوو وتم پێویستە ئێوە خۆتان نوێنەری دەنگی خۆتان بن. پێویست ناکات من و یا ئێمە نوێنەری دەنگی ئێوە بین. بەرنامەی ڕاستەوخۆ تریبوونێکە لە اختیاری ئێوە و بەتایبەت ئەم هەفتە دەبێ بەرنامەی ڕاستەوخۆ ببێ بە تریبوونی ژنانی زەحمەتکێش لە کوردستان و ئێران و هەروەها ژنانی پێشڕە و تێکۆشەر لە کوردستان. لە درێژەی بەرنامەی هەفتەی ڕابردووی کۆمەڵە و هەڵسوراوانە ئەمڕۆ میوانداریمان کردووە لە 4 هاوڕێ ئازیز و خۆشەویست: مونیرە زوڵفەقاری، کانی کەرەمپور، ڕێزان حەمیدی، هاوڕێ زەهرای پەرستار. لەگەڵ میوانانی ئەم بەرنامە جارێکی تر و بەم بۆنەوە هەلومەرجی کار و ژیانی ژنانی زەحمەتکێش و کرێکار لە ئێران و کوردستان ئەخەینە بەر باس و لێکۆڵینەوە. تکایە بینەرمان بن. هاوڕێیانی خۆشەویست بەخێر بن بۆ بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان. زۆر بەخێر بن. زۆر خۆشحاڵم کە میوانداری ئێوەی ئازیز و خۆشەویستم. پێشتریش ئاوامدا نابوو بەرنامەکە کە هەر کام لە ئێوەی ئازیز بتوانن لە سەرەتای بەرنامەکە چیتان لە بیردایە، چیتان بە نەزەر ئەگات بۆ چەند دەقیقەیەک لەگەڵ بینەرانی بەرنامە قسە بکەن، دوا بە دوای ئەوە بە یەکەوە زۆر خۆمانی واردی دیالۆگێکە بین. لە بیری مەکەن کە هاوڕێ زەهرای پەرستار لەم بەرنامە بە زمانی فارسی قسە ئەکات و جێگەی خۆشحاڵیەکە بینەرانی فارزمانیش سوودمەند ئەبن لەم بەرنامە. هاوڕێ زەهرا، میکروفون لە اختیاری ئێوەیە. بله، خیلی ممنون از شما آقا فرهاد که دعوت کردی منو به برنامه‌تون. خیلی خوشحالم که با سایر رفقای زن بتونیم این روز رو به تمام زنان مبارز و آزادی خواه و برابری طلب تبریک بگم. همونطور که همه در جریان هستیم به دلیل اپیدمی الان 2 ساله که زنان نتونستن به خیابان‌ها بیان و شعار آزادی برابری رو سر بدن.
به این دلیل خیلی خوشحال هستیم که بتونیم از طریق این تریبون پیام خودمون رو به زنان ایران بدیم و بگیم که ما هم اینجا هستیم، ما هم صدا با اونها برای آزادیمون، برای دفاع از حق و حقوق خودمون آماده ایم که مبارزه کنیم. در اینجا مطلبی که میخوام بگم اینه که الان همه میدونیم که جمهوری اسلامی 4 دهه است که در ایران داره حکومت خودش رو سپری میکنه. از همون روزهای اول خیلی سریع زنان در ایران متوجه شدن که جمهوری اسلامی نمیتونه اونا رو به اون خواسته هایی که به خاطرش اومدن توی خیابان ها مبارزه کردن برسونن. اینو ما میبینیم در سیاست گذاری هاشون، در برنامه ریزی هاشون، در قوانینی که گذاشتن. حتی اگه نگاه کنیم در برنامه قانون اساسی جمهوری اسلامی، اصل 21 قانون اساسی میگه که دولت موظفه که زنان رو حمایت کنه، از حقوقشون دفاع کنه، ولی همچنان اونجا یک پرانتز باز کرده و میگه در چارچوب احکام اسلامی. یعنی عملا یک دیوار بلندی رو کشیده دور زنان ایران که اجازه ندن خارج از ایدئولوژی، خارج از خواسته های اونها قدمی رو بردارن. به این دلیل حتی این حکومت هر چقدر هم بخواد نمیتونه، عاجز از این کار. و به این دلیل که ما میبینیم روز به روز شرایط بر زنان ایران تنگ و تنگتر میشه، چون که متوجه هستن زنان ایران مقایسه میکنن شرایط خودشونو با زنان در سایر کشورها و میبینن که از نیازهای اولیه، از خواستهای اولیه خودشون هم چقدر محروم هستن. به طور نمونه از حجاب اسلامی بگیم، یعنی پوشش اجباری که حق انتخاب پوشششون هم ندارن، حجابو دارن ولی جمهوری اسلامی حجاب اونا رو به عنوان بد حجاب حساب میکنه و احکام خیلی شدید و خیلی سختی رو مثل 60 ضرب شلاق و یا 70 روز حبس تعزیری رو براشون گذاشته. از طرف دیگه نگاه آمارهای اعتیاد در زنان میکنیم، آمار خشونت، جنایت هایی که توسط زنان انجام میشه علیه مردان و این خودش نشون میده که زنان دیگه یاغی شدن، آسی شدن از خشونتی که در خونه به اونها روا میشه، از خشونتی که جمهوری اسلامی داره بر اونها اعمال میکنه. به این خاطر اومدن و قانون رو به دست خودشون گرفتن متاسفانه و آمار جنایت، کشتن شوهر در ایران بالا رفته که راه حل خیلی اشتباهیه، چون در این میان یک سری کودک‌ها هستن که بی سرپرست میمونن. وقتی نگاه به مسئله ورزش زنان میکنیم میبینیم که منع حضور زنان در استادیوم‌های فوتبال به طور نمونه و یا حضورشون در بعضی از ورزش‌ها مانند پاور لیفتینگ، چه میدونم، در ورزش‌های سنگین، زورخانه یا بوکس و اینجور چیزا هستش. وقتی که نگاه آمار ازدواج زنان میکنیم میبینیم که طبق آماری که خود جمهوری اسلامی داده در همین امسال نزدیک به 23% از زنانی که ازدواج کردن در سنهای خیلی کوچیک 12 تا 14 ساله هستند و یا کودکانی که به دنیا اومدن نزدیک به 364 کودک از مادران زیر 15 سال متولد شدن و این نشون میده که هنوز خود کودکان مجبور هستن که کودک به دنیا بیارن و چه شکنجه‌ای بالاتر از این برای جسم ضعیف دختر بچه ها. همینطور آمار فعالیت زنان و حضورشون در جامعه میبینیم که نسبت به زنان در خاورمیانه حتی 10% کمتر هستش. یعنی از هر زاویه شما نگاه شرایط و وضعیت زنان میکنین جای تأسفه و واقعا نگران کننده است که بالاخره این تا کجا میخواد پیش بره. رفیق زهرا، قبل از این که میکروفون شما در اختیار رضا قرار بدی، من میخوام یه سوالی ازتون بپرسم. شما به عنوان یک زن مبارز با سابقه، وقتی که این شرایط اسفناک زنان رو در جامعه ایران منعکس میکنی، خودتون چه احساسی داری؟ خیلی دلم میخواد ببینم که واقعا زنان چه احساسی دارن در رابطه با این شرایطی که داره.
واقعا گفتن این احساسات برای منی که دور از ایران هستم خیلی راحت تر باشه، ولی اون چه که مشخصه اون حالت انزجار و تنفر زنان متوجه شدم و اینو در تظاهراتی که در دی ماه 1396 بود و در آبان 98 بود ما اینو متوجه شدیم که زنان واقعا منزجر هستن، متنفرن از این قوانین سخت و سیاهی که بر اونها اعمال میشه و هیچ وحشتی هم از حضورشون در میدان مبارزه نداشتن. زندان و شلاق و حبس‌های طولانی مدت و همه رو به جان خریدن، چون که میگن شرایط ما در خونه و در اجتماع بهتر از این نیست. و من همیشه به فکر این هستم که واقعا این چجور میخواد پایان پیدا کنه و واقعا آخر این ماجرای حکومت این جمهوری اسلامی چجور میخواد تموم بشه با این همه فشاری که بر زنان ایران گذاشته و تحمیل میکنه و این قوانین سخت مرد سالاری که حتی گهگاه احساس میکنم حتی مردها هم زیر این قوانین سخت هم صداشون در اومده، چون برای اونها هم یک سری ممانعت‌های وجود داره که اونها رو کلافه کرده. خیلی ممنون از لطفتون. محبت بکنید اگر میکروفون رو به ریزان بدید. سکانی هاوڕێزارە بیست بۆ ژنێکی تێکۆشەری باسار خێری زەکانی کۆمەڵە کە بۆ خۆیش لە کاری میدیاییە ساڵهای ساڵە خەریکی فعالیەتەکەی بەشێک لە فعالیەتەکانت ئینعکاسی شەرایەتی کار و ژیانی ژنانی زەحمەتکێش لە کوردستان و ئەڵبەتە بەش ئێرانیش بوو. ئەگەر لێت بپرسم بیرکردنەوە چەوارە بە وەزعیەتی ژنان بە تایبەت لە ئەم ڕۆژە کە خەریکی لێ نزیک ئەبینەوە چییە؟ چ جواتێ قسە بکەیت سەبارەتەوە؟ هاوڕێ فەرات سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ داوەتی من بۆم بەرنامەی زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامە میوانەوەم. دواییش ڕۆژی جیهانی ژن پێشاپیش بە هەموو ژنان و پیاوانی بەرابەری خواز و ئازادی تەڵەب تەبریکێژم و هیوادارم لە ئایندێکی نەچەندان دوورە لە دنیایەکی ئازاد و بەرابەرە ئەم ڕۆژە پێکەوە جەشن بگرین. بۆی وێش کافرە من قسەکاندا دەزارم زۆر قبول بوو بە نوکتەکە لێ زۆر باش ئشارەی کرد، وەلی بۆ نەمانی ئەمانە بێت چی بکەین. يعني بنظر من قام أول استقلال اقتصادي جنا لكردستان بسبب موضوع برنامج وجه لسر جنان كردستان بو ولا مثلا مختص بجنان كردستان نيا يعني لسراسر جهانا أم مبحثا كاستقلال اقتصادي جن باسي كي زور جرينجو مهمة بو جيشتن ببرابري واقعي شنو بياك بيك. مثلا بۆ نمونە ئێمە سوحتایوارە بین لەسەر بەرابەری حقوقی ژن قسە بکەین، ولی کاتێکە ژنەکە یا مەسەن بۆ نمونە لەسەر حقوق بەرابەر تەلاق لەسەر تەلاق قسە بکەین کە حقوقی بەرابەریان بێ سوحتایوارە قسە بکەین، ولی کاتێک ژنەکە خۆی دەستی لە گیفان خۆیانە بێ کاتێک خۆی لە لەحاز اقتصادیە و سەر بخۆنەوەی ببورن نەتوانن لە سەرپای خۆی بۆستێ، یعنی ئەو بە ئێستەلاح حقوق بەرابەرە هیچ معنیەک نادا. کاتێک لە هیچ حمایەتێکی دەوڵەتیەکە بەرخوردار نەبێ ئەو حقوقە ئەسڵەن هیچ معنیە کاتێ نەتوانێ سەرپەنایە بۆ خۆی بدۆزێتەوە دەستی ناو گیفان خۆیان بێت و سەرپەنایەک مناسب خۆی و مناڵەکانی عەمەڵەن هەم سەرپەرستی مناڵەکانی و هەم حەق تەلاق لێوگزەرێ، یعنی مەجبورە بەو شەرایەتە تەنبات. بنابراین بەرداشتی من لە قسەکانی ئێوە ئەوەیە کە ئێوە ئیستقلالی اقتصادی بۆ ئیستقلالی مهم لە ڕەهایی ژنە بۆ ئیستقلالی اقتصادی ژنیش ئەبێ تەعەڕوزکەی بە نظامی سەرمایەداری، ئەبێ مبارزەت بێ، ئەبێ تێکۆشەربی لەو بوارە، ئەبێ حقی خۆت لەوان بسێنێ حتا هەزینەی ئەو مبارزە تۆ ئەبێ لە سوودی سەرمایە لێیان وەربگری، لە سوود سەرمایەداریان وەربگری. ئێمە لەسەرەوە مۆزوعە حتمەن ئەگەڕینەوە بۆ قسە بکەین لەسەرەوەی کە بزانی ئەو ڕاهکارەی کە ئێوە پێشنەهادیەکەن کە دەبێ حەق لە سەرمایەداری بسێنیتەوە تا بتوانیت ئیستقلالی ئابووریش تەزمین و تەمین بکەیت، حتمەن هەوڵ دەدەین کە لە درێژەی باسەکانمان حتمەن کانی قسەکانی ڕێزایی هاوڕێ زەهرا بیست بۆ خۆت تێکۆشەرێکی بواری خەباتی ژنانی، و لەم بوارەیشە کارت کردووە.
ئەگەر لێت بپرسم کان چ ڕاهکارێک پێشنهاد دەکەی بۆ ئەوەی کە خەباتی ئەمڕۆی ژنان بە سەرنجام بگات کە ئەو پێشنهاداتەی وا بیرت لێ کردووەتەوە لە چوارچێوەی ئستراتیژیەتی سۆسیالیستیە کە من و تۆ وەکو ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە بڕوامان پێ هەست چ جوابێکم پێ دەیتەوە بەڵام دەبینی نەکەی کە ئەگەر بتەوێت سەرەتا باسی ڕۆژی جەهانی ژنەکەی میکرۆفۆنەکە لەو بابەتەوە سلااو و ڕێزمەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەروە بەرنامەی کۆمەڵە هەڵسوراوان بەر لەوەی کە بچینە ناو بەحسەکە منیش پێم خۆش بوو بە بەشی خۆم پیرۆزبایی 8 مارس بکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز لە سەرتاسەری جەهان لە ژنانی مۆبارێزوی ئینقلابی ئێران و هەروەها ژنانی کوردستان کە زیاتر لە 14 لە حاکمیەتی کۆماری ئیسلامی تێپەڕابێ بەڵام هیچ کات سەریاندا نەنواندووە بۆ ئەم هەموو سەرک و بۆ خەفەقانە کە لە قیباڵی ژنانە کۆماری ئیسلامی ئەعماڵیەکە و پێچم ئەوە خۆش بوو بێژم کە لەم ڕۆژە بیرێکێنەوە لە هەموو زیندانیانی سیاسی ژن کە بەخاتر بەدەستهێنانی مافە سەرەتایەکانی خۆیان ئیسە لە سیاوچاڵەکانی کۆماری ئیسلامی لە ژێر ئەنواوە قسامی شکنجای ڕۆحی جسمین پێم خۆشە من بەنۆبەی خۆم سەری ڕێز و نەوازش بۆیان دابنوێنم و بێژیم کە ئێمە دروست ئەوان هاان لە ناو زینداناوە لە چوارچێیەکە بەڵام ئێمە دەنگی ئەوانین و تا ئەوەی کە لە تەوانمانابێ درێژەی ڕێگەی ئەوان و ئەهدافی ئەوانی یەک شتریش پێم خۆش بوو لەم بەرنامەی سەکێ فرسەتێک ڕەخسیاوە من ئەوە بێژم کە هەر کەسێکە دەنگی منە بیسێ 8 مارس دروستە دەستاوەردێکە لە توولی زیاتر لە 1 قڕن و شاید بێژم 30 ساڵ مبارزاتی ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب کە ئێمە ئەم ڕۆژە بە ناوی ڕۆژی ژن دیاری کراوەوە ئێمە ئیسە یادی ئەم ڕۆژەکەین بەڵام لە عینی حاڵاکەیە کە ڕۆژێکی با ئەرزشەوە با قابلێت تەبریکە بۆ ئەوەی کە ئەتوانی تەبریک بێژین لە بیرمان نەچێتەوە کە ئەم ڕۆژە سەمەرەی ساڵهای ساڵ مبارزەی ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبەوە هەروەها خوێنها ڕژاوە لەم ڕێگە پس ئێمە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی کە ئێمە لەم ڕۆژە پەیمان وێکەینەوە تەک هەموو ئەو کەسانە کە لەم ڕێگە گیانیان داوە و هەموو ئەو کەسانە کە مۆبارزەکەن و دڵیان بۆ ئازادی و بەرابەری حقوقی لە هەموو بوارەکان بێنی ژن و پیا و هەست و ئەبێ بێت پس ئێمە لەم ڕۆژەیە بێ لە بیرمان نەچیتەوە کە پەیمان نوەکەین و نەگەوەی کە ئەوەی کە سیستەمی سەرمایەداری گەرەکی ئەم ڕۆژە وەکو ڕۆژێکی تەبریک وتون و شەبی ڕۆژێ ڤالێنتاین و نازانمەوەی کە ئێبرازێ عێشق و محەبەتکەین بە ژنەکانمان ئەم ڕۆژە ڕۆژی مبارزەست ڕۆژی پەیمانوێکردنەوە لەگەڵ سیستمێکە کە تا مەغزی قرمزی ئۆستخان زەنستیزە شایدی سە وتم بە عیلەتی مبارزاتێک یەک وردە پاشەکشێ کردووە بۆ مبارزە لەگەڵ سیستمێک کە تا مەغزی ئۆستخان وایە پەیمان وێکەینەوە کە تەگەڵ سیستەمە مبارزە بکەین و لە بیرمان نەچێتەوە کە ڕۆژێکی زۆر مهمە ڕۆژێک هیچ وەخت ڕۆژی شەبیە ڕۆژی والێنتان نییە و سوالەکەتان لەبیرم چۆ پرسیارەکەمەوە باسی ڕاهکارمان کرد ئێستا ڕاهکاری جۆرا و جۆر پێشنەها دەکردێت بۆ خەباتی ژنان ئێمە وەکو چەپ و سۆسیالیستەکان پێمان وایە پەیوەند خواردنی وجودنەوەی ژنان و مبارزەی ژنان لەگەڵ وجودنەوەی کرێکاری و سۆسیالیستی هەڵقەیەکی مهمە و یا ئستراتیژیەکی مهمە بۆ ڕزگاری ژن چۆن من دەستخۆشیەکەم لە ڕێزان و هاوڕێ زارە بۆ قسە و بەحسەکانیان ڕەفیقەکان بەحسیان کرد کە ژنان چەنێ مەحدودن بە ڕێزان بەحس لەوەی کرد کە ئەبێ ئیستیقلالی اقتصادیان بێ ژنەکان بە نەزەری من ئەمە لە دەرەجەی چەندۆمە شاید دووەمە سێوەم بێ
استقلالی اقتصادی چون هەمومان نەزانین کە سیستمی سەرمایه‌داری نەتەنیا لە ئێران و کوردستان لە هەموو دنیا تووشی بحران بووە تووشی بێکاریهای میلیۆنی بوون هەموو کشوەرەکان و ئێران دانی لەوانەسە کە بیش از حد ئاماری بێکاریها لە سەرۆ بەتایبەت نەتەنیا لە ناو ژنانە لە ناو پیاوانی چایسە بێکاری هەیە فەقر هەیە بە عیلەتی گرانی و بە عیلەتی ئەوەی کە شغلەکان وردە خەریکن لە بین ئەچن تعدیلی نیرو ئەکەن بە خاطر بحرانی اقتصادیەکە لە بەریانە پس قاعدەتەن ناتوانین بێژین هەموو ژنەکان بێنە دەرەوە استقلالی اقتصادیان بێوە کار پێیاکەن چۆن کار نییە بیکەن زمانێکی نییە بوو ئەلان کوردستانی خۆمان زمانێکی کارخانەیەک نییە زمانێکە شوێنێک نییە بوو کار تۆ لەکوێ بڕۆی استقلالی اقتصادیت بێ بەر لەوەی دروستە استقلالی اقتصادی دانێ لە فاکتە زۆر مهمەکانێکی حتمما ئەبێ بێت چون منێک کە استقلالی اقتصادیم نییە قەتعەن حازرم هەموو سەرکوتی شوەکەم قبول کەم نەیمە دەرەبەوەی کە ئەس چالێ بە قۆڵی فارسەکان ئەس چالێ میفتم تووچە من زڵم و زۆری شوەکەم قبولکەم لە ماڵەکەی خۆما بم لای مناڵەکان خۆما بووم باشترەوەیە کە بڕۆمە مثلا بۆ ماڵی دایک و باوکم کە ئەوانی ژنان لەسەر سفرەکەیان نییە یا بڕۆمە بۆ ماڵی براکەم پس قەتعەن استقلالی اقتصادی زۆر مهم بەڵام بەر لەوە بە نەزەری من ئاگاهی فاکتی ئەسڵیە من ئەگەر استقلالی اقتصادیشم بێ بەڵام ئەگەر ئاگاه نەبم بازەمە زڵم و زۆرە قبولەکەم من زۆر لە ژنەکانم بینیە واقعا مرەفە بوون بە لەحاظی اقتصادی و مرەفە بوون من چوومە سەماڵ مثلا کەسێک شوەکەی چای هێناوە ژنەکە احساسی شەرمساری کردووە بۆچی تۆ احساسی شەرمساریەکەی ئەگەر شوەکەت کارکە یا ئەگەر شوەکەت لە ماڵەکە کارکە پێت خۆش نییە ڕەفیقەکانی بزانن یا خانەوادەی شوەکەت بزانیت پێت خۆش بێ بە سەربەرزی تەقسیمی کار ژنەکان ئەوەڵ ئەبێ ئاگاه بنەوە چ ژنەکانمان چ پیاوەکانمان ئاگاه بنەوە لەسەر حەق و حقوقی خۆیان بەتایبەت ژنەکانمان لەسەر کرامەتی واقعی خۆیان کە جایگای ئەوان حەق و حقوق ئینسانی ئەوان کامەسە و دوای ئەوە بێنە ناو ڕێزی مبارزە کاتێک کە هاتنە ناو ڕێزی مبارزە اقتصاد ئیجا ئەو ئانە مهمە تا زمانێکی شەرایط فراهم نەبێ بوت کە ئەو حەق و حقوقتە بسێنی قەتعەن ناتوانی بە لەحاظی اقتصادی چۆ ئەوەی کە وەکو ژن وەکو نەوەکو جنسێ ژن بەشێک لە کرێکارە ژن بەشێک لە تەبەقەی کرێکارە من هیچ وەخت جنبشی ژنان و جنبشی کرێکاران گیان ناکەمەوە زمانێک کرێکاران ئەم هەموو لە فەقر و بەدبەختیە ژیانەکەن ئەو ستەمەکە لە کرێکاری پیاوەچە قەتعەن دوو بەرابەر لە کرێکاری ژنەچێ بە عیلەتی ئەوەی کە یەک کرێکارە دوو جنسی ژنە جنسیەتی تعریف شده است باسی استقلالی اقتصادی باسی تایبەتەکە پەیوەندی بە چ گرتریشەوە هەیە ئەگەڕینەوە بۆ قسەکردن لەسەر ئەو مۆزوعە ئەگەر ئیجازەم بدەی بە لەگەڵ منی قسەی بکەم دوایی دێمە بۆ لای تۆ خۆت ئامادە بکە بۆ پرسیارێک لەسەر مەسەلەی خودی استقلالی اقتصادی اختیارت هەیە منیر وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵا ساڵهای ساڵە دەنگی درێنی ژنانی زەحمەتکێشی ئەگەر پێت بێژم یا لێت بپرسم تەجروبەی تۆ وەکو ژنێکی زەحمەتکێش لە سەفی مبارزە و هەروەها تەجروبەی زندگیت وەکو کچێکی زەحمەتکێش پێشهاتنە بۆ ناو پێشمەرگایەتی لەم کۆمەلگە نابەرابەرە چەس چی والله دەستخۆشیتان لێگەم کافەرات بۆم بەرنامە کە منتان داوەت کردە منیش بەنۆبەی خۆم پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جەهانی ژن بە تەواوی ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەبریکێژم لە دەرمۆردی ژنان ئەم ڕۆژە گەرێمە قسەکەین بەحس جۆرا و جۆرە مەسەن تۆ ئەگەر تۆ بی باس لەسەر ژنان کەین بەحسیان زۆرە مەسەن لە دەرمۆردی زڵم و زۆر لە ژنان زڵم و زۆری ژنان تەبەقاتیە و تاریخی هەیە مەسەن تۆ ئەگەر بی باس لە ژنانی ئێران کەین کۆمەڵگای کوردستان بە دلیل ئەوەی کە مەسەن کوردستان کۆمەڵگای کوردستان بە پای شارە گەورەکانی تر زیاتر زڵم و زۆریان لێچێت بەنا بە دەلایلێکە وەک ڕەگی پیا و سالاری زاڵە بەسەریانە مەحرومن لە هەموو ئەمکاناتێک ناتوانن حەقی ئینتخابیان نییە حەقی حەزانەتیان نییە مەسەڵەن تا چاوەکەنەوە لە
سنی 13-14 ساڵگیە ئەزدواجی زۆرەکیە ناخواستەیان بۆ پێشتێت بەداخەوە بە نەزەر من وەلێ لە شارە گەورەکانە ئێمە ئەوێنین مەسەن ڕۆژانە مبارزات ئەکرێ وەلێ لە شارە بوشکەکانە کەمترە ئەوە زەعفێکە بە نەزەر من ئەبێت وەکو ئێمە کە چەند ساڵە وەکو ژنانی مبارز کە چەند ساڵە خەریکی مبارزین ئەبێ مدافع و پشتیوانی ئەو ژنانە بین ئەو ژنانە کە بەڕاستی زڵمیان لێکرێ بە نەزەر من ڕیشەی ئەسڵی زڵم و زۆر لە ژنان مەسهەبە تۆ گەر بی بەحسی لەسەر ئەوەکەی مەسهەب زۆر دەور و نەخشی هەست تۆ مەسهەبە یانێ بەر بە هەموو شتێکی ژنانەگرێ بە قوانین لە جامعە مەسهەب بەڵێ طبعاً قوانینی شریعەت یەکێ لەو قوانینەسە بەتایبەت لە ئیسلامە بەڵێ کە تەفاوەتی گەورە قائلە لە بینی جنسی پیا و جنسی بەڵێ مەسهەب زۆر نەخش و دۆری هەیە مەسەڵەن تۆ ژنان مەحدوود دەکاتەوە حەقی انتخابیان نامێنێت مەسەڵەن بۆ نمونە زڵم و زۆریان لێ ئەچێت خودکۆشی مەسەن ئەو ژنانەی کە ئێمە ڕۆژانە شایدی ئەوە ئەبین تازگی لە توولی ئەم 4-5 ساڵە ئاماری خۆدکۆشی چووگەسە سەرەوە ئەوە جێ تەئەسوفە بۆ مەسەن ژنانێک کە ئەتوانن ئەبێ بتوانن بۆ ماف و حەق و حقوقی خۆیان مبارزەکەین بۆ ئەبێ مەسەن ڕوخن لە ئەو کارانە مەسەن بۆ نمونە ئەو کەسانەی کە مەسەڵەن لە سنی کەمە ئەزدواجەکەن تێنە ناو زندگیکی مشتەرەکی ناخواستە دوای ئەوەی کە مەسەن واقعا ناتوانن ڕەگی پیا و سالاری زاڵە بەسەریانە لە نیمەی لە زندگی مشتەرەکە مناڵیشیان ئەبێت و زندگیکی ناموەفەقیان ئەبێ خۆدکۆشی ئەو یا ڕوو ئەکەن لە ئاعتیادیا مەسەن فەراری ئەوەن بۆ ئەوانە جێ تەئەسوفە بەڕاستی ئەبێ بۆ ئاگاکاری بۆ حەق و حقوقیان ئێمە وەکو ژنانی مبارز ئەبێ دفاعیان لێگەین ئەدەبێ مدافعیان بین پشتیوانیان بین بەڵێ تۆ باسی پەدیدەی خودکوشیت کرد لە کوردستانە کە دەمی شاردەداری کە پەدیدەی خودکوشی لە کوردستانە لە چەند ساڵ زیادی کردو بەتایبەت بەناو ژنان ئەمە جێگەی تەئەسوف داخە بە ئاگاداری خۆمان کە ئەم پەدیدە ڕوو لە ڕۆشتە بەڵام ئاگاهانە هەواڵەکانی بڵاو ناکەینەوە لەبەر خاتر دووچێت یەکەم ئەوەی کە ئێش و ئازاری ژنان بۆ بازماندەگان نەتەنیا ژنان بۆ بازماندەگان ئێش و ئازارێکی لەبیر نەچووە دووهەم ئەوەی کە ئێمە نامانەوێت ئەم ڕەوشە ببێ بەڕەواڵ بۆ مبارزە لە عەلەیهی نابەرابەری لە کۆمەڵگان لە عەلەیهی پیا و سالاری لعليه قوانين شريعة لعليه قوانينك كوماري إسلامي بعنوان حكومتي مذهبي بسر جنانا لكردستانا فرزي كد وبزور بودلي لنعمل الروان الله كنا أقل لتوبة برس بيجي بجناني زحمة كيشو كشاني كدس أبل بخور خشين كدن بوريك حد وكريك حد بين بونا ورمزكان كرشما بيكم الله توسيان بيكي تەوسیە ئەکەم کافەرادوەلی ئەبێ ژنان لە ئێرانە ئەبێ خۆیان ئینسانایەکی مستەقل بن ئازاد بن حەقی انتخاب و حەقی هینیان بێت بتوانن مبارزەکەن بەڵێ منیش ڕاکاری من ئەوەیە ئەگەر واقعان ژنان لە ئێرانە ناتوانن مبارزەکەن ئەگەر ناتوانن دفاعکەن لە حەق و حقوقی خۆیان بێنە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بن مبارزەی بۆکەن بەڵێ هاوڕێ زەهرا پیتزا بەرگەردین بێ شما بە پرسشی شما در میانه صحبتاتون به چند آسیب اجتماعی زنان اشاره کردید از جمله اعتیاد زنان از جمله کارتون خوابی زنان اشاره کردید فکر می‌کنید این پدیده ها رو به رشد و برای جلوگیری از رشد بیشتر این پدیده
در حال حاضر با توجه به سطح مبارزه طبقه کارگر و خود جنبش زنان چی کار باید کرد که این افزایش پیدا؟ بله رفیق فرهاد، همونطور که خود یعنی شما هم آگاه هستین، میدونی که طبق آماری که خود جمهوری اسلامی داده، این آمار خودشونه، میگه که تعداد زنان معتاد روز به روز افزایش پیدا میکنه. نه تنها این، بلکه سنشونم، سن زنان معتاد داره میاد پایین و این نشون میده که زنان ایران محتاج یک بهداشت روحی روانی هستن. اینها در از فقد، در اثر خاردانستنشون در خانواده، در جامعه است، کم ارزش شناختن زنان در جامعه است که میخوان اینو فراموش کنن، به این خاطر به مواد مخدر پناه میارن و فکر میکنن این راهکاره که فراموش کنن فقر رو، فراموش کنن سرکوب و این تضاد جنسیتی رو، در حالی که این راهکار نیست، بلکه برعکس بایستی به آگاهی خودشون ارتقا بدن، بایستی به این بدانن که در تمام زنان این پتانسیل وجود داره که اگه متحد باشن با همدیگه و آگاهیشون رو بالا ببرن، میتونن علیه این همه ظلم و ستم وظایف مهمی رو به عهده داشته باشن. یعنی استفاده از مواد مخدر و یا همینطور که رفیق منیره اشاره کردن، خودکشی، اینها فقط ضعف نشون میده که جامعه مردسالاری نشون داده که آره حق داره، که زن ضعیف است، زن نمیتونه از حقوق خودش دفاع کنه، پس بهتره در خونه بشینه، نه دیده بشه و نه صداش شنیده بشه. ما بایستی به عنوان زنان آگاه اینو متوجه کنیم به همجنسان خودمون، اینو بگیم که راهچار این نیست، راهچار اینه که اقتصاد، همینطور که رفیق ریزان اشاره کردن، اینه که سعی کنیم در اقتصاد خود مشارکت داشته باشیم و از وابستگیمون به مردها دوری کنیم. گرچه این همینطور که رفیق کانی اشاره کردن این خیلی سخته، چون جامعه سرمایه‌داری ایران با اون احکام سخت اسلامیش میدان رو تنگ کرده واسه زنان. به این خاطر این فقط مبارزه ما در اینجا شدیدتر میشه. ما نبایستی کوتاه بیاییم، بلکه بایستی بیشتر از همیشه تقلا کنیم، چون که هدف خوب مشخص کردیم. هدف از بین بردن جمهوری اسلامی، از بین بردن قوانین و احکام اسلامی، از بین بردن یک حکومت سرمایه‌داری مرد سالاره. هدف مشخصه. فقط در اینجا من فکر میکنم برای مبارزه با این مشکلاتی که جوامع سرمایه‌داری ایجاد میکنه، از نظیر همین استعمال مواد مخدر و خودکشی و غیره، بایستی ما سعی کنیم با اتحادمون، با اینکه با همدیگه اشتراک بذاریم، آگاهی بدیم به همدیگه، متحد بشیم در تمام این جنبش‌های که پیش میاد، مشارکت داشته باشیم، نه به صورت فردی و نه به صورت یک گروه کوچیک و به صورت پراکنده، بلکه همه با هم متحدانه و هم صدا اعتراض کنیم، در حمایت کنیم از اعتصابات سراسری و از تمام مبارزاتی که در اون صدای آزادی، صدای برابری میاد دفاع کنیم. فقط به این طریقه که ما میتونیم با این مصائبی که امپریالیسم، حکومت جمهوری اسلامی پیش آورده مبارزه کنیم. خیلی ممنون. رزان لتباو سکانی ابو مالک درکو که لچین دو سالی را بوده که اند صلاة الرشا دا سپاو بسر خط ایران کردستانی شد. واقعا جنان مقاومت یان لبرابر حجاب اجباری و مقاومت یان لبرابر گشتی سار الله وکل خیابان کانا کوتوت الرقم مقاومتیان کرده، لبرابر دستجاتی امر بمعروف و نهی از منکر که اساسا لدجی جنانه مقاومتیان کرده. نتنیا اوانه بلکو فرموی مطالعات کن ببینن. من ادعای زور جیگیت ناکم، بلام او مطالعاتی که لکردستان کردو ملسر هلو مرجی جنان باری قرسی تأمینی معیشتی بنماوه استا لکردستان کەوتۆتە سەرشاریشنانە بۆ ئەوە ادعاکەم لەبەر خاترەوە هەر یەک چەند ئاماری سادتان بۆ دیارمەوە ئەویشەوەیەکە لە کوردستانە 90,000 ژنی قاڵیبافمان هەیە کە تەنیا 12,000 نەفەریان لە بیمەی
بێکاری بەهرەمەندن یا لە بیمەی اجتماعی بەهرەمەندن. لە کوردستانە ژنانی کۆڵبەرمان هەیە، لە کوردستانە ژنانی سەرپەرستی بنەماڵەمان هەیە کە تەئمینی پێداویستیەکانی ژیان یا مەعیشەتی بنەماڵە کەوتووەتە سەرشانیان، یا مێردەکانیان مردوون، یا مێردەکانیان معتادن، یا مێردەکانیان لە زیندانن، یا مێردەکانیان ماڵیان بەجێهێشتووە و ڕۆیشتوون مهاجرەتیان کردووە، ئەرکی تەئمینی مەعیشەت کەوتووەتە سەرشانیان کە وابێ ژنان لە نەبەردێکی نەفەسگیران بەڕاستی بۆ کۆتایی هێنان بەو هەموو موسیبەتەی کە بەسەریان بەڵام ئەزانین هێشتا کەم کەسیمان هەیە. چی جوابێکت هەیە؟ کام ڕێگە دەبێ هەڵبژێرین بۆ ئەوەی کە کۆتایی قەتعی بەم ژیانە نالەبارە بێنین؟ ئەو ڕێگە تامەسا ئەو ڕاهکارە چییە؟ وازانم من و تۆ خاوەن، من و ئێوەی بەڕێز خاوەن ئستراتیژی، ولی بە تۆی مشەخەس ژنان دەبێت چی بکەن؟ کافرە دەمە جوابەکەی زۆر کورتە، ینی بەنظر من ئێمە بێ بۆ ئەو ژنانە ئۆفۆقی ڕۆشنی سوسیالیزم ڕوبڕوویان، ینی ئەوە ئەو ژنانە لە بەرابەر ئۆفۆقی ڕۆشنی سوسیالیزم دانین، ینی بۆ کانیێژی ئاگاهیان کەینەوە. دوایەوە بەنظر من کە لەسەر مەسەلەی اقتصاد قسەمان کرد، ژنێک من هەر نمونێک بچووک بۆ خۆم تێرمەوە کە من کچی ڕەفیقم هەیە لە فەیسبوک ئەفغانستانیە بەس لە تارانەژی کارەکە. کاتێ مەسەن کچێکی زۆر ئاگاها زۆر مەسەن لەسەر پای خۆی وێستاوە لە ئەفغانستان تەک دایکی و باوکی و برایەکی هاتن کە دایک و باوکیشی لە کار ئوفتادەن ئەم خەرج ماڵەوات. کاتێ مەسەن بەحث سازماندهیە کە مەسەن نەژمایسە وەختیە بۆ سازمانە لە مەحەلەکەی خۆتان وتوانن دەستکەن بە سازماندهی، ئەسەنێژی من ناناوەر خانوادەم، یعنی ئەو ئاگاهیە هەیەست کە ئەبێ مبارزە کات، مستەقلیشە بۆ خۆی ئستقلال، واسە ئەترسمەوە استقلال مەلێ بسێنەوە. معلوم نییە گەر من ئەو کارە بکەم چەند ساڵ لە پشمێڵەکان زیندانەوە بم، براکەم لەسەر خیابانەوە هین کات دایک و باوکیشم لە ماڵە عەلیلن. یعنی بەنظر من هەسمان ژنگەلێک کە ئاوا ئاگاهن وڵێ لە ترسە بگیر و ببەند و زیندان و شکنجە کە گشتمان ئاگاداین و ڕۆژانە ناو خەبەرەکانە هەمیشە شارەی پێکەین بۆ چیان کرد بە بازداشتەکان ئابان 96. ئەسەن ئەو ترسە هەمیشە هەز لە بەتایبەت بۆ ژنان، هەر خۆت وتت ئەسەن بۆ نمونە هەر خۆتکوشی ژنان بۆ بنەماڵەکەی خۆیان ناخۆشە، ئایسە لەو جامعە گرتنی ژنانیش زۆر ناخۆشە. دوایەویشە من بەڵێ بازداشتنان بۆ خانوادەکانیان مەبەستمانە مبارزەی سەتحی مبارزە سەتحی مبارزە لە ئێرانە وای کردووەی تر وایە کافرات مەسای سەر لە زیندانەکانە ئێمە ئەو ژنانە وەک مەسەن گۆڵڕۆخ ئیرایی، زەینەب جەلالیان، نازانم نەسرین سوتودا، بەڵێ ئەوان نەرگس محەممەدی، یا کاتێ شەقایە قولیان خۆی لە زیندان بوو دەنگیان لە زیندانە هات، ینی پەیام خۆیان لە زیندانی شەو ئەدا بەهین. ینی ئەوە نییە کە بڵم چون ژنێک یا کچێک کە زیندانی دەکرێت پس ئەوە لە خەفەقانیان ناتوانێت. لەو حاڵەتیشەوە هەمیشە مبارزەیان کردگە و دەنگ خۆیان هەڵبڕیوە وەوە کانیێژێەوە دڵنیا بن کە ئێمە کە لێرە دانیشتوین دەنگ ئەوانین، یعنی ئێمەش ساکت نابین. لەسەر خودکوشی ژنان من گەرەکم و لە بەحسەکەی مونیر و دادەگە لە دادا زارا قسە بکەم، ئەوە کە تا زمانێکی حاکمیت پیا و سالاری لەو جامعە بێت ئێمە تەگە و پەدیدا هەمیشە بەرەو بین، تا زمانێک پیاک خۆی بە مالکی خۆیشک و دایکی بزانێت بە مالکی ژنەکەی بزانێت ئێمە هەر پەدیدەی خودکوشیمانە بێ. یعنی تا ڕێشەکردنە و پیا و سالاری، تا ڕێشەکردن نظام سەرمایەداری کە پیا و سالاری یەکێک لە هینەکانەوە ئێمە تەگە و پەدیدا بەرەو ڕوین. بە نەزەر من ژنانیش بەجێگەی خودکوشی کردن ڕووکەنە مبارزە نەکە وەک دادەزارایەژێ خودکوشی نەوعی زەعفە کە تو ناتوانی ئەبەڵێت زۆریان لە ناچاری و مەسەن ڕۆکەوەلێ منەوە بە ناچاری نازانم وە مبارزە تەنیا ڕێگە حەلە بۆ ئەوان و لێ ژنانە لەو کچانە کە هیچ ڕێگەیەکیان بۆ مبارزە نامێنێتەوە یا ئەو ئیجازەیانە پێنادرێ ڕێزەکانی کۆمەڵە هەمیشە پێشوازیان لێ دەکەن. خواهش کانی لە میانەی قسەکاندا باسی ئاگاهی، من خود ئاگاهی نەتەنیا ژنان بەڵکو مەسەڵەن تەبەقەی کارگەر زمانی تەبەقەست کە بە خودئاگاهی و تەبەقە ئەگەی درستە
دێ ئەگەر ئەو ئاگاهیەی کە تۆ باسی ئەەکەی نەگات بە خۆڕێک خستن و متشکل بوون نەتیجە بەخش نییە. دقیقاً حەزەکەم لەو بابەتەوە نێژی خەریکە محدود مەکاتەوە چۆن کاتی بەرنامەکەش وابدان فرەمان نەماوە سعی بکە بە کورتی جوابی ئەو پرسیارم بدەیتەوە لەو بابەتەوە تۆزێک قەتعاً دیارە کە قسەکردن لەسەر مەسئلەی ژن زۆر گۆستەردەست و سەعەتها وەختە بە هەموو ئەم کێشانە کە دانە ئەم ڕەفیقانە وتیان بەڕاستی ساعتها هەر یەک دانە معزەل ساعتها وەختی گەرەکە قسە بکەیت وەلی ئەوەی کە مەسەن کاریگەران ئاگاه بنەوە منێژم ئەوەڵ ئاگاهی دوای ئیستیقلالی اقتصادی چون بالاخره کرێکاری ژن و ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب شان بەشانی پیاوەکان ئەتوانن نەتەنیا متاڵباتی خۆیان بەڵکو متاڵباتی هەموو ئینسانەکان خارج لە جنسیەت و هەموو ئەوانە بەدەست بێرن پس قەتعاً ناقەیچەکە خود الاستقلال الاقتصادی دەبێ مبارزەی بۆ بکەیت وایە دێ من ئەوەیە کە ئێژم ئەبێ ئاگاهیمان بکێ مبارزەی بۆ بکەین استقلال اقتصادی ربطی بەوە نییە کە جامعە بێکاری هاتیایانە دەوڵەت ئەبێ مۆوەزەفکەی لە مبارزە بۆ ئەوەی کە استقلالی اقتصادی ژن تۆ باتەوەجو بۆ ئاگاهیە کە بە دەسیهێری و هەتا ئەزانی کە ئەبێ دەوڵەت نەک ئەو نەف شاری اقتصادی بە مل کەسەکانەوە نەبێ بە مل کرێکارێکەوە نەبێ کە مەجبور بێت مناڵەکەی با بەشوو فقط بە خاطرەوەی کە سکی تێر بێت یا ژنەکە مەجبور بێت کە بە خاطر تێرکردنی سکی خۆی و مناڵەکانی تەن با بە تەنفرۆشیە کە هەر ڕایە بۆ خۆی هەزار دانە مەرگ تەجروبەکە پس من منزورم ئاگاهیەکە وەسێ ناخۆ ئێماوە ژنانی کۆڵبەر بەحستان کرد لە کوردستانە هەمانە استقلالی اقتصادیان هەیە دەوەری ئەوە بە چه کارتێت من پێم خۆشە بەر لەوەی کە استقلالی اقتصادیشیان بێ ئاگاه بن بە زمانێکی ئاگاه بن خۆیان متەشەکلکەن لەناو تەشەکلەکانە ئێمە دوای ئینقلابی 57 ژنان لە ئەنواوە قسامی تەشەکلەکانە خۆیان سازمان داوە نەک بێتۆرێ گۆستەردە مەسەڵەن مادەرانی پارکێلالێ مادەرانی خاوەران جۆنبێشی دانیشتووی حتا بە هەموو نەقدەکانی کە هەمە لە چارشەمبەهای سفید کە مەسیح عەلی نەژاد سەبتی کرد بە ناو خۆیەوە بەڵام دۆختەرانی خیابانە ئینقلاب نازانم هەموو ئەوانە تەشەکلهایەکن کە ئەگەر لەم تەشەکلانە فرەبن ژنان خۆیان لە تەشەکلەکانی وردە گۆرەکان سازمان بن ئەم سازمانانە دەست بە دەستی یەک بن قەتعەن ئێمە ئەتوانین نەتەنها جمهوری ئیسلامی هەموو سیستمی سەرمایەداری وادار بە پاشەکشێکین و متاڵبات و حق و حقوقی واقعی خۆمان لە هەڵقومیا دەربێرین بنابراین ڕێکخراوبوونی ژنان وایە بەلای هەمومان و حتا ئەگەر لە ناو جامعەیەکیان نەیانتوانی من قسەی ڕەفیقەکانم زۆر قبوڵە حیزب ئەبزارێکە بۆ بەدەستهێنانی متالیباتت بۆ بەدەستهێنانی حق و حقوقی خۆت ئێمە حیزمانەیە حیزبێکی چەپ و کۆمۆنیست دەتوانن انتخاب بکەن بەچە باشتر کە حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران انتخاب بکەن ئێمە هەر ژنێک و هەر پیاوێک کە پێی وایە بە هەر دەلیلێک ناتوانێت لە ناو جامعە مبارزەکە ئایسە خەفەقان بێ بە هەر دەلیلێک دەربازەی کۆمەڵە ڕوو بە هەموو ئەو ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبە بازە و ئێمە لێرە بە ئاغوشی باز ئێوە پەزیرشەکەین زۆر سوپاسکانی پەیامەکە دیارە خۆت بۆ نەتیجە گەیشتی کە جەمبەندی قسەکانیشت بۆ پەیامەی کە خەتا بە بینەرانی بەرنامەدات بکەین دە وەختێژی وەخت کەمێتە چی بکەین قەیناکە چەند دقیقەی وەخت ها لە اختیاردا بە پەیام کۆتایی پێتێری بە جەمبەندی قسەکانی پێشوو کۆتایی پێتێری منیش بە قسەی ڕفیقەکان منیش ئەگەر ژنان ناو جامعەی ئێرانە بتوانن لە بواری اقتصادە و ئازاد بن حەقی انتخابیان بێ لە بواری اقتصادی و تەمین بن ئەتوانن لە پاڵیشیان مبارزەکەن و ئەو داواکارە و متاڵباتە کە گەرێکیان بێ بەدەستی بێرن منیش هیوادارم ژنانی ناو جامعەی ئێران بتوانن حەقی انتخابیان بێ حەقی مبارزەیان بێ ڕۆژانە ئێمە ئەیبینین هیوادارم بگەینە ئەو شتێکە هەموو ژنانی ئێران و دنیا بتوانین با خاست و متاڵباتی خۆمان بگەین ئێوەی بەڕێزی شەرکامێکدان
بين يك دقيقة بيامك تانس بيامي آخرتان بتايبة هن لا أستاني كشف مرسوزي جهاني جنفر. من میخوام در آخر صحبتم روز جهانی زن و روز پیکار سراسری زنان برای آزادیشون رو تبریک بگم. به تمام زنان مبارز که همکنون در زندان‌ها در سیاهچال‌های جمهوری اسلامی با احکام خیلی سنگین دارن زندانی هستن، محبوس هستن، تبریک بگم. به خانواده شهدا، کسانی که جوانهاشون و عزیزاشون رو در راه آزادی از دست دادن، تبریک بگم. به تمام رفقا همسنگرام تبریک بگم. به تمام رفقای مرد که حمایت میکنن زنان رو در این مبارزه تبریک میگم. و همچنین همونطور که در جریان هستی تا چند ماه دیگه انتخابات ریاست جمهوری و انتخابات شوراها هستش و دوباره جمهوری اسلامی شروع میکنه با وقاحت و بیشرمی شروع میکنه مهرهای جنایتکار خودشون رو معرفی میکنه به مردم که برن پای صندوق رأی و به اونها رأی بدن. من مطمئن هستم که این بار زنان ایران و مردم آزادیخواه و برابری طلب ایران فریب این پروپاگانداها رو نمیخورن، فریب این تبلیغ جمهوری اسلامی رو نمیخورن، چون در 4 دهه در 42 سال مدام وعده و وعید دادن و شرایطشون به هیچ وجه بهتر نشده بلکه بدتر هم شده و بدونن که در این انتخابات با بایکوت کردن این انتخابات، شرکت نکردن در انتخابات، میتونن یک سیلی محکم به جمهوری اسلامی بزنن و بدونن که دیگه گول نمیخورن، فریب نمیخورن. بازم از اینجا از شما که این فرصت رو دادین رفیق فرهاد تشکر میکنم و از رفقام تشکر میکنم. امیدوارم که روزی بتونیم در ایران آزاد بتونیم هم صدا با سایر زنان آزادی خواه صدامون رو به گوش دنیا برسانیم. خیلی ممنون. رزان میکروفونك هذا اختیار خودت. یکی دو دقیقه. الله کافرات دەستخۆشی لە بەرنامەکتانەکەم هەروەک ڕەفیقەکان شارەیەگەرمە 2 ساڵەکە کۆرۆنا بۆسە هۆیەوە کە ڕەفیق ژنەکان نەتوانن بڕنە سەر شەقامەکان و خواستەکان خۆیان داوا بکەن. بەڵام لێرە و لەم تریبونەوەژم کە لە هەر تەریقی ممکن ئەتوانن لە شەبەکە اجتماعیەکان یان لە هەر فرسەتێکتان بۆتان دەڕەخسێ توانن ئیسەکە کۆرۆنا ناڵێ ئیجازەی تەجەموع ناد، اجازه کۆبوونەوە نادات لە هەر تەریقی ممکنەتان دەنگ خۆتان هەڵبڕن بەتایبەت لە تەریق شەبەکە اجتماعیەکانەوە و خواست و مطالبات خۆتان بە گوێچکەی باقی جیهانیان و جامعی بین المللی بگەێنن و شتێ تریش داواکارمەوە کە هەرچی زووتر لە فکر تەشەکولا بن بە تەشەکولی مستەقل بۆ خۆتان ئەگەر ئەمڕۆنێکن باوەڕکن بەیانی زۆر دێرە. زۆر سپاس. من جارێکی تر بەدڵ تەشەکورتان دێکەم بۆ ئەوەی کە ئەو داوەتەی منتان قبول کرد بۆ بەشداری لەو بەرنامە. ئەی کاش ژمارەیەکی زۆرتر لە هاوڕێیان بەشداری ئەم بەرنامە بوایند و ئەم سمینارە خۆمانیەمان کە هیچ تەدارۆکی تایبەتیشمان بۆی نەگرت بوو وەسیعتر بوایەت. جارێکی تر ڕێز و سپاس بۆ ئێوەی خۆشەویست بۆ بەشداریتان لەم بەرنامە. بینەرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان